پێویستی پشتیوانی سەرتاسەری لە خۆڕاگری قارەمانانەی خەڵکی خوزستان. ناڕەزایەتی بەرینی خەڵکی خوزستان لە پتر لە 17 شاری ئەم ئۆستانە هەروە درێژەی هەیە و ژمارەیەک خەڵکی ناڕازی گیانیان بەخت کردووە و بریندار بوون و ژمارەیەکی زیاتریش دەست بەسەر و زیندانی کراون. شارەکانی خوزستان بوونەتە هاوشێوەی سەردەمی شەڕی ئێران و عێراق و ئەم جارەیان حکوومەتی بەعس و سەدام حسەینیش لە گۆڕێدا نین و خامنەئی و ئۆباشانی ئیسلامی بە هەموو هێزەوە دەش بە خەڵکی بێبەش و تینی و سەنگەریان گرتووە. دەنگی گولە و تەقا، هاویشتنی گازی فرمێسکرێش، بۆسەی بەکرێگیراوانی لیباس شەخسی بە کۆڵتەوە لە پەنا هێزە ئەمنی و نظامیەکان بە چەکی جۆرا و جۆرەوە لە هەر گۆشەیەکی شارە گەورە و چکۆلەکان دەبیندرێن. ئوستانداری خوزستان ناڕەزایەتیەکانی ساختەکاری و کاری دژمنان ناولێنا و ئاخوندی نێونەری خوزستان لە مەجلسی خۆبرەگان هێرشی کردە سەر خەڵکی ناڕازی و هوشداری پێدان کە ئەگەر دەست لە خۆپیشاندان هەڵنەگرن نیشانەیەک لە حکوومەتی ئیسلامی نامێنێتەوە و بە قەولی خۆی نە لە ڕەز و نە لە ڕەسچێن ئاسەوارێک نامێنێت. بۆچی لە خوزستان و لە بەرامبەر خەڵکی عەرەبی خۆجەییدا ڕژیم بە دڕندەیی و توندوتیژیەوە هەڵسو کەوت دەکات؟ بۆچی لە خوزستانێک کە 12 ڕووباری گەورەی وەک کارون و کەرخەی هەیە خەڵک ئاوی خواردنەوەیان نییە؟ بۆچی لە خوزستان کە لەسەر دەریایەک لە گاز و نەوتە خەڵک کار، نان، بەرق و ئاویان نییە؟ ئایا ئەوە لە ناکارەمەبوونی بەرپرسانی دەوڵەت لە دزی و گەندەڵی بێسنووری دەستگا نظامی و ئەمنیەکان و لە پێبەند نەبوونی ڕێبەرانی ڕژیم بە بەرژەوەندیەکانی خەڵکەوە سەرچاوە دەگرێت یان مەسەلەکە لەوانە واوەترە و خەریکی پیلانگێڕین و سیاسەتی سەرزەوی سوتاو بە ئامانجی سیاسی تایبەتەوە بەڕێوە دەبن؟ زۆربەی خەڵکی خوزستان عەرەبن و پێنجەمین ئۆستانی پڕجەمعیەتی ئێرانە و لە دوایین سەرژماری جەمعیەتدا کە بە هۆکاری سیاسی و ئەمنی زۆریش جێگای متمانە نییە، ئەم ئۆستانە پتر لە 4 ملیۆن و 700,000 کەسی جەمعیەت هەیە. خاوەن 20 شاری گەورە و چکۆلا، 12 ڕووبار و دەریایەک لە گاز و نەوتە. ڕێژەی بێکاری لە خوزستان تا نزیک 40% چۆتە سەرێ و عەرەبەکانی دانیشتووی خوزستان بەکردەوە لە سەنعەتە خۆجێیی و حکوومەتیەکاندا دانامەزرێن. بۆ ئەو خەڵکەی کە مافی ناولێنانی منداڵەکانیان نییە، بەهۆی کەمبوونی ئاوی کەشاوەرزی نەخلستانەکانیان سوتاوە و لە ناو چووە لە بەشی حکوومەتیدا دانامەزرێن، لە گەرمای تاقەت پڕۆکێندا لە ئاوی خواردنەوە بێبەرین. بەڕاستی چ بژاردەیەکی دیکەیان بێجگە لە خۆپیشاندان هەیە. لە سەرەتاکانی دۆزینەوەی نەوت لە ئێران، خوزستان دایکی هەزینەی سەرەکی خەڵکی ئێران دابینکەری خەرجیەکانی حکوومەت لە باقی شوێنەکانی دیکەی ئێران بوو، بەڵام ئێستا خۆی لە هەبوونی ئاوی خواردنەوە بێبەری کراوە. لە سەردەمی ڕەزاشاو پاشان پەهلەوی دووهەم و تا بە ئەمڕۆژ پاش تێپەڕینی 42 ساڵ لە سەقامگیربوونی دەسەڵاتی ئیسلامی بە شێوەی شاراوە و یان بە ئاشکرا و تێکەڵ بە توندوتیژی شایەدی بەڕێوەچوونی سیاسەتی دژە عەرەب، گۆڕینی پێکهاتەی جەمعیەتی خوزستان، گۆڕینی ناوی شارەکان لە عەرەبیەوە بۆ ناو فارسەکان، دژمنایەتی لەگەڵ کولتور و پوشش و زمان و سنەتە باوەکانی ئەم ناوچەیە بوون. کۆماری ئیسلامی سەرەڕای پەیوەندی ئیدئۆلۆژیکی خۆی لەگەڵ ئیسلام و کولتوری ئیسلامی عەرەبی لە ناوخۆی ئێران دژ بە خەڵکی عەرەبی خوزستان بەکردەوە سیاسەتی دوو دژمنی خۆی واتە حکوومەتی ئیسرائیل بەرامبەر بە خەڵکی فلستین و حکوومەتی بەعسی پێشوو و سەدام حسەین بەرامبەر بە خەڵکی کوردستان و تەنانەت خەڵکی عەرەبی شیعە لە عێراق گرتۆتە بەر. دەوڵەتی ئیسرائیل لە سەرەتای دامەزراندنیەوە لە ساڵی 1948 بەردەوام لە هەوڵی داگیرکردنی خاکی خەڵکی فلستین و سڕینەوەی قەومیدا بووە و بە سەرکوت و شەڕ، بە تێرۆر و توندوتیژی، بە داسەپاندنی هەژاری و بێکاری، بە هەڵاواردن و بێبەریکردن لە ئاو، بەرق و تەنانەت دەرمان بۆ پەرەپێدانی دەسەڵاتی خۆی و کۆچی ئیجباری خەڵکی فلستین کەڵکی وەرگرتووە. حکوومەتی بەعس و سەدام حسەین کە 8 ساڵ لەگەڵ ئێران لە شەڕدابوون، لە کوردستانی عێراق سیاسەتی تەعریبیان لە ڕێگەی جێنۆساید و ئەمەلیاتی بەدناوی ئەنفال
بە بۆمبارانی شیمیایی هەڵەبجا وە کوشتنی پتر لە 200,000 کەس لە خەڵکی کوردستان بەڕێوەبرد. کۆماری ئیسلامی کە خۆی بە دوژمنی سوێند خواردووی ئیسرائیل و حکوومەتی پێشووی عێراق لە سەردەمی بەعسیەکان دەزانێ، لە هەمان حاڵدا سیاسەتی ئەم دوو ڕژیمەی دژ بە خەڵکی خوزستان بەکار بردووە. سیاسەتی سڕینەوەی قەومی خەڵکی عەرەبی خوزستان و ناچارکردنیان بە کۆچ و یان قبولکردنی مانەوە و لە ناوچوون بەهۆی تونیەتی و بێبەشی. خوزستان تەنیا خاوەن سەرچاوەی دەوڵەمەندی نەوت و گاز و ئاو نییە. خەڵکێکی هەیە کە لە ماوەی 100 سەدەی ڕابردوودا زۆرترین خزمەتیان بە هونەر، ئەدەبیات، شعر، سینەما، داستان، چیرۆکنووسین و وەرگێڕان کردووە کە ناوە ناسراوەکانی وەک ئەحمەد مەحموود، ناسر تەقوایی، ئەمیر نادری، سەید عەلی ساڵحی، نەجەف دەریابەندەری، نەسیم خاکسار، مەنوچێر ئاتەشی تەنیا چەند نمونەیانن. خوزستان دەتوانێت هاوڕێ لەگەڵ جەماوەری خەڵکی شوێنەکانی دیکەی ئێران، هاوهەنگاو لەگەڵ کرێکاران و زەحمەتکێشانی باقی شوێنەکانی ئێران پشتی حکوومەتی ئیسلامی بشکێنن، هەروەک چۆن پشتی حکوومەتی محەممەد ڕەزاشای پەهلەویان شکاند. پێویستە خەڵکی شەریف و زەحمەتکێشی باقی شوێنەکانی دیکەی ئێران بە هەر شێوەیەک کە دەتوانن لە خواست و خەباتی ڕەوا و ئینسانی خەڵکی خوزستان پشتیوانی بکەن.